کیانۆ ئەو پیاوەی هیچ شتێک نەیوەستاند. کیانۆ ڕیڤ لە ساڵی 1964 لەدایک بووە. هەر لە منداڵیەوە ژیانێکی پڕ لە خەم و پەژاری بەخۆیەوە بینیوە. کاتێک تەمەنی دەبێتە 3 ساڵ باوکو دایکی جیا دەبنەوە، لە لای دایکی دەمێنێتەوە. دایکیشی ناچار دەبێت چەند جارێک هاوسەرگیری بکات بۆ ئەوەی بژێوی بۆ منداڵەکانی پەیدا بکات. بۆ ئەوەش چەند جارێک گەشتی کردووە بۆ وڵاتانی ئوسترالیا و ئەمریکا و کەنەدا. بەهۆی ئەو شوێن گۆڕینەوە کیانۆ شارەزاییەکی باشی لە زمانەکاندا پەیدا کردبوو. کیانۆ خەونی ئەوە بوو ببێتە ئەکتەرێکی بەناوبانگی جیهانی و بەدیهێنانی خەونەکەشی لە تەمەنی 17 ساڵیدا واز لە خوێندن دەهێنێت. هەوڵ دەدات بچێتە بواری نواندن و سینەماوە. دوجار بەختی دەبێت. لە ماوەیەکی زۆر کەمدا دەبێت یەکێک لە بەناوبانگترین ئەکتەرە لاوەکانی هۆلیوود. هەر لەوێش پەیوەندی هاوڕێتی لەگەڵ ئەکتەر ریڤەر فینیکس دروست دەکات. پێکەوە لە چەندین فیلمدا بەشدار دەبنە نزیکترین هاوڕێی یەکتری. بەڵام دواتر ریڤەر تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەبێتەوە. کیانۆ زۆر هەوڵ دەدات لەو گێژاوە ڕزگاری بکات، بەڵام بێسوود دەبێ. دواتریش هەر بەو هۆیەوە گیان لەدەست دەدات. ئەوەش کیانۆ تووشی خەمێکی زۆر گەورە دەکات. لە ساڵی 1998 یەکەمین و ڕاستەقینەترین خۆشەویستی ژیانی دەدۆزێتەوە. ئەویش ئەکتەرێکی ئەمریکی بوو بەناوی جێنیفەر سێم. پەیوەندیەکەیان بۆ ماوەی 2 ساڵ بەردەوام دەبێت. کاتێکیش جێنیفەر دووگیان دەبێت کیانۆ زۆر دڵی بەوە خۆش دەبێت کە بۆ یەکەمین جار دەبێتە باوک. بەڵام منداڵەکەیان بە مردووی لەدایک دەبێت. ئەوەش کاریگەریەکی زۆر لەسەر دەرونی دروست دەکات. دوای ماوەیەکیش لەو ڕووداوە جێنیفەری خۆشەویستی بەڕووداوی هاتوچۆ گیان لەدەست دەدات. ئەوەش هێندەی تر کاریگەری دروست دەکات لەسەر ئەو. هەست بە تاوانێکی زۆر دەکات لە بەرامبەر ئەوەی کە نەیتوانیوە خۆشەویستەکەی ڕزگار بکات. لەناو ئەو هەموو خەم و پەژارەیەدا هێشتا بەردەوام دەبێت لەسەر کارەکانی. لە کاتی تۆمارکردنی گرتەی یەکێک لە فیلمەکانی پێی ڕادەگەیەنرێت کە خوشکە بچووکەکەی تووشی شێرپەنجە بووە. ژیانی لە مەترسیدایە. کاتێکی ژاوەڵەکە دەبیستێت دەست بەجێ فیلمەکە بەجێ دەهێڵێت. دەگەڕێتەوە بۆ لای خوشکەکەی. بەو شێوەیە بۆ ماوەی 9 ساڵ بە بەردەوامی چاودێری خوشکەکەی دەکات. بە هەزارەها دۆلار ئەو چارەسەرکردنی خەرج دەکات. دواتریش خوشکەکەی دەتوانێت لە نەخۆشیەکەی ڕزگاری بێت. وێڕای هەموو ئەو ناخۆشیانەی کە کیانۆ لە ژیانی دابینیوێتی ڕەتی کردووەتەوە کە خۆی لە بەرامبەر ئازار و پەژارەکاندا بەدەستەوە بدات. جگەلەوەش هەمیشە هەوڵی دەدا یارمەتی کەسانی چواردەوریشی بدات لە کاتی خەم و ئازارەکانیاندا. جگە لە هەموو ئەمانە هەستا بەکردنەوەی ناوەندێکی چارەسەرکردن و ئەو منداڵانەی کە تووشی شێرپەنجە بوون. هەموو ئەوانەش بەبێ ئەوەی هیچ بڕەپارەیەک لە خێزانەکانیان وەربگرێت. لە کۆتاییدا کیانۆ توانی بەسەر خەم و ڕابردووەکەیدا زاڵ بێت، بەسەر ژیاندا سەر بکەوێت. لە ساڵی 2019 جارێکی تر پەیوەندی خۆشەویستی لەگەڵ هونەرمەندێکی شێوەکار دروست دەکات بە ناوی ئەلێکساندرا گرانت.